سڵاوی خۆی گەورەتان لێبێت چۆنن تەندروستان باشن جەژنتان پیرۆزبی ئینشاءڵڵا هەر لە جەژن و خۆشیدا دەبن جەژنی مولایەکتان پیرۆزبی جەژن لە خۆتان و تاوی خانەوادەکەتان پیرۆزبی و جەژنی قوربان لە تاوی مسلمانانی جیان و بە تایبەت مسلمانانی کورد پیرۆزبی ئینشاءڵڵا هەموو ڕۆژێکتان هەر جەژن و شادی و خۆشی دەبیتن بۆ هیوایەم هەموو کات دڵخۆش و ئاسوودە بوون دڵەکانتان پاک بین لە لێبوردەیی گەورە بن وە بکەن لێبوردە بن ئینشاءڵڵا بەو جەژنە پیرۆزەی هیچ ناخۆشێک نایەتە ڕێتان چاوتان ماز دەکەم زۆر ئەزیزن دووبارە و سێبارە و جەژنی قوربانتان پیرۆزبی هەر لە جەژنا بن هەر لە خۆشیدا بن زۆر ئەزیزن زۆر خۆشەویستن جەماعەت دەمەوێت لێکوانەوە چەند قسەیەک بکەم سەبارەت بە کاکە حەمە خۆرانی و کاکە سەرۆ عێراقی و لەگە مەلاقات لەدانی خۆمان بەجددی ینی ئەنگۆ لەوانێ هەست بەمە نەکەن بەس بەجددی زۆر ناخۆشە سێ کەسایەتی زۆر گەورەی ئێستا لەگەڵمانینە بەو جەژنەی ینی جەیداخە چاوتان ماز دەکەم بڕوا بکەن هەموو کار لە دڵی منە و قەت لە بیریش ناکرێن و قەتیش لە بیر نەکرانە ئینشاءڵڵا بە زووتری کات دێنەوە ناومان لەگەڵمان دەبن و هەمیشە لە دڵمانن قەت وا هەزمەکەن کە لە بیر کراون هەرگیز لە بیر نەکراون ئینشاءڵڵا بە خانەوادەکانتان شاد دەبنەوە و ئێستا زۆریش لێمان دوورن چاوتان ماز دەکەم بڕوا بکەن ینی کە ئەنگۆ لەگەڵمانینە لە ناومانینە ینی چەند جەژنە هەمومان پێکۆین بەس ئەو جەژنەی لەگەڵی منینە بەجددی زۆر بەداخەوە ئینشاءڵڵا دێنەوە ناومان ئەو جار وەکو وەفایەکار وەکو سۆزدەک بەرامبەر هاوڕێتیەکەمان بەرامبەر ئەوەی کە لەگەڵ یەک بینە بەرامبەر برایەتیەکەمان ئەو سێ ڕۆژەی جەژنی قوربان هیچ پۆستەکی پێکەناویم نابیتن یان هیچ پۆستەکی شادیم نابیتن وەکو وەفایەک وەکو سۆزەک لە بۆ هەر سێکیان تاو کاتی کە دێنەوە ناومان ئینشاءڵڵا بە زووتریکان دێنەوە ناومان ئەو سێ ڕۆژە بە هیچ شێوەیەک نە پۆستەکی شادی یان پۆستەکی پێکەناویم نابیتن وەکو وەفا و سۆزەک لە بۆ هەرسێکتان ئینشاءڵڵا بێکتر شاد دەبینەوە دەگەڕێنەوە لای یەکتر ینی بەجددی غەریبیتان دەکەم زۆرم خۆش دەوێن زۆر ئەزیزن ڕێز و سڵاومێ لە بۆ خانەوادەکانیشتان و جەژن لە خۆتان و خانەوادەکانتان پیرۆز بێت ئینشاءڵڵا هەلۆ جەماعەت چۆنن تەندروستان باشن هیوام باشیتانە چاوتان ماز دەکەم سڵاو ڕێزم لە بۆتانەیە و پێشەچی ئەو کەسانێکە ڕۆ بە ڕۆژی بن خوای گەورە لێتان قبوڵ بکاتن ئینشاءڵڵا کە گوناحی 2 ساڵ لێ ڕەژە بدەوە ئینشاءڵڵا خوای گەورە گوناحی 2 ساڵ لە هەموو میلەتی کورد و لە هەموو موسڵمانەکی لا دەباتن نەگەر 2 ساڵ ئینشاءڵڵا هەموو گوناحەکانمانە سەلا دەکەویتن باششمان زۆر دەبیتن ئینشاءڵڵا زۆر ئەزیزن ئەوجا با بڵێن لەگەرە وەزعی کوونە دڵتان کڕێ خۆتان ئامادەکردیەتە ئێستا لە هەموو ماڵەکی هاشی و لێ دەنێرێتن لۆسە بنێ خۆتان حاسە دەکەن بەجددی ینی جەژن بۆ نەچی مسلمانانە بۆ نەچی زۆر تایبەتەوە و زۆر دام و چێژ و لەزەتی خۆیە جاکە بەیانیان هەڵدەست لە خەو لە بەیک اللهم لە بەیکی لێ دەی ئەڵڵا ئەوجە بەجددی ینی ئەو جەوانە شتەکەن نەها چکە شتەکە لەلایەن ئیلاهی و لەلایەن خوای گەورەیە و دوو بۆنە پیرۆزە دڵخۆشی ئاسوودەیت ینی بەجددی هەتا چەند ڕۆژەشێت و هەر دڵخۆشی یان چکە بۆنەکە زۆر تایبەتەوە لەلای خوای گەورەشەوە تایبەتە ئینشاءڵڵا هەموو کات هەر لە جەژن و خۆشیدا دەبن هەر سەرفراز دەبن جارێک جەژنە پیرۆزێ ناکەم چکە من یەک تەبعەمەیە لەوەتی هەم بەبیرم لێتن یەکەم کەس جەژنە پیرۆزە لێ بکەم دایکمە ئەوجە بابم ئەوجە ماڵی خۆمان ئەوجە خزم و کەس و برادرۆشان ینی لەوتی هەم یەکەم کەس جەژنە پیرۆزەم لە دایکم کردی داکەم ئەوجە خزم و کەسەکان ئینشاءڵڵا هەر لە جەژن دەبن و خۆشتان جوانکەن هەمووتان هەر جوانن کچ و کوڕی کورد هەمووی هەر جوان و شیرینە سبنیش خۆتان کەشکەن و خۆتان جوانکەن سەردانی خزمەکانتان بکەن بە دڵخۆشی ئەو جار با لە سبێنیەوە
هەرچی ڕق و چینە هەیە کە لە دڵمانە کە لە ناخمانە بادەری بینین باوە بکەین دڵمان ئاسوودە دەبین دڵی کەس نەشێنین و دڵی و کەسانەی کە شکاندیشمانەوە لیان ڕەنجاوین ئەوانش لەمە ڕەنجانە هیوادارم هەمووی ئاش ببتەوە هەمووی دڵخۆش بیتن بالەو بۆنە پیرۆزە ئەتو دەست پێش خەریب بکە گە دڵی کەسەکە شکاند بیان دڵی کەسەکە ئازاردابی ئەو ڤیدیۆی منی لە بۆ بنێرە و بڵێ تاوای لێ بردن دەکەم بووم بورەکە ئەمە غەڵەت بووم و یان وە بکەن باتەبایی لە بینمان هەبیتم باتەبایی لە بین هەموو لایەک بیتن ئەمن بەجددی ڕقم بەرامبەر کەس نییە بە خۆتان باش دەزانن نەقسە لەسەر کەس دەکەم و نەحەقشم بە کەسایەوە نەڕقشم لە کەسە هەر کەسێک بلێ ناو سوشیال میدیابی لە شوێنێک بیتن زۆر ئەزیزە لەک نەمە زۆر تایبەتە ڕقم بەرامبەر کەس نییە هەمیانم خۆش دەوێت بەبێ جیاوازی بەبێ فەرق هەمیان براو ئەزیزی و من ئەوجا بالەوەی زیاتر سەردانیە شێنم زۆر خۆشەویستن زۆر ئەزیزن بەجددی زۆر تایبەتن لەلام ئەنگۆ خانەوادەی دووەمی منن ئەزیزی منن خۆشەویستی منن ینی دڵخۆشم بۆی کە کەسانە چی زۆر هەیە کۆمنتی جوانم لۆ دەکەن و کەسانە چیژەیە کە سوکایەتی دەکەن قسەم پێ دەڵێن یان تەشهیر بە حایلم دەکەن گەردەتان ئازابی خوای گەورە لێتان خۆش بی زۆر تەبیعیە چکە من جواب نادەمەوە بەخوای ئەگەر 100 ساڵی کەژبی قسە بە من بگۆترێ جوونی نامۆز بگۆترێ جواب نادەمەوە گەردەتان ئازابی ئەو کەسانێک کە کۆمنتی جوانیش دەکەن کە دەستخۆشی دەکەن لە هەر بابەتە چی زۆر ئەزیزن زۆر خۆشەویستن ئەمن گچکەی هەمووتانم هەروەکو گوتیم و دەژرێم و ئەنگۆ یەک پارچە دڵی منن زۆر خۆشەویستن چاوتان ماز دەکەم سبەینی ئیشاڵە ڕۆژەشی خۆش دەبی لە بۆ هەموو لایەک